بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەبارەی ڕەوشی سوودان، ئاڵۆزیەکانی سوودان، ئەو جەنگ و ململانی کە لە سوودان هەیە چییە؟ بۆ کەی دەگەڕێتەوە مێژوەکەی؟ کێ دەستی تێدا هەیە؟ وڵاتانی نێودەوڵەتی چۆن ڕۆڵ دەگێڕن لەم جەنگەدا؟ بۆ لەم چەند ڕۆژەدا زیاتر فۆکەسی میدیایی خراوەتە سەر لە سەراسی جیان. گفتوگوێن پرس و باس و بابەتاکەین، باس لە کوردەکانی سوودانی شەکەین. خوشکبرا کوردەکانمان لە سوودان لەوێش ژمارەی زۆر کورد لەوێ هەن، هەندێک باسیێوانیش دەکەین لەکوێ ئەم جەنگەدان، چی دەکەن لەوێ، بە چیەوە سەرقاڵن. گفتوگوێن پرس و باس و بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر جەوهەر جەلال، دکتۆرا لە مێژووی هاوچەرخی کورد لە سوودان. دکتۆر سڵاو لێبێ. زۆر بەخێر بیت بۆ کورساتی عزیز. دکتۆر، ئەوەی ئێستا لە سوودان دەگوزەرێ ڕوودەدات، ئەمە چییە؟ لە ڕاستیدا ئەمە جەنگێکی دوور و درێژە و مێژوویەکی قوڵی هەیە. ئێمە توانین بڵێین وڵاتی سوودان یا مێژووی سیاسی یا چرخی سوودان مێژوویەکی نائارامە و نائستقراریەک هەیە لەگەڵ دروستبوونی دەوڵەتی سوودان هەتام لە حەزەیە کە دێت لە 56ەوە کە ئەم وڵاتە ڕزگاری دەبێت لە دەستی بەریتانیا و میسر و دواتر دێت لە 57 محاولەیەکی انقلاب دەکرێت لە 58 انقلابێکی فعلی ڕوودەدات، دیسان دێت لە 71 انقلابی جعفر نومێری دێت، ئەنجا دێتە ساڵی 79 دیسان انقلابێکی تر دێت لە 89 انقلابی عومەر بەشیر دێت بەسەر جعفر نومێریدا، دێتە 91 محاولەیەکی انقلابی فاشل و سەرنەکەوتوو هەیە لە 92 هەیە، ئەنجا دێتە 2017 دیسان انقلاب دەبکرێت بەسەر عومەر بەشیردا، لە 21 دیسان انقلاب دەکرێتەوە بەسەر حکومەتی شەرعی کە بە حساب هەڵبژێراوی ناو خەڵکە، لە 2023 دیسان شەڕی نێوان جەنەڕاڵەکان لە سووداندا دەست پێ دەکات. لەبەرەوە توانین بڵێن مێژووی هاوچەرخی ئەوەندەی باسی کردە 12 انقلابی تێدا ڕوویداوە. باڵە سوودان دەتوانین بڵێن لە وڵاتانی ئەفریقادا ئەو ڕکۆردیش کاندووە کە زۆرترین انقلابی عسکەری تێدا ڕوویداوە و دەتوانین بڵێن هەموو ئاڵوگۆڕەکانی دەسەڵات لە سووداندا لە ڕێگەی انقلابەوە بووە. لەبەرەوە مێژووی سیاسی ئەم وڵاتە و مێژوویەکی نائارامە و بەردەوام کێشە و ناکۆکی و هەبووە لە بینی تەڕەفەکانی ئەم وڵاتەدا. ئەم وڵاتە دابش بووە لەسەر بنەمایەکی هۆزی و قەبیلەی دروست بووە. دەتوانین بڵێن نزیکی بەپێی ئەم داتاوە ئەمەرە جیاوازەکان نزیکی 500 قەبیلەی جیاواز لە سووداندا هەن کە هەر یەکێک لەمانە خاوەن زمان و کللتور و ئایدیا و سەقافی جیاوازی خۆیانن. لەبەرەوە تاکە ڕەبت کە ئەمانە دەبەستێتەوە بێکەوە بریتە لە ئاینی ئیسلامە و توانین بەشێکی زۆر ئەمانە لەسەر تڕۆقە سۆفیەکانن کە ئیسلامیەکی هادی و ئارامە لە سووداندا. دەتوانین بڵێن ئەمە پوختەیەکە لە مێژووی نائارامی لە سووداندا. دکتۆر، ئەمەی کە باسی کرد، ینی ئەوان پابەندی ئاینی ئیسلامن، لە نێو ئیسلامیشدا جۆرێک لە سۆفیگەرێتی لەوێ باوە لە نێویاندا، وەکو تو ئاماژۆ پێکرد. سۆفیگەرێتی بەوە ناسراوە دوورە لە شەڕ، دوورە لە کوشتار، دوورە لە ئەوی تر ئازاردان. بەڵاست ئەمە لە سوودانە بۆ ئەنی پێ دوایە مەسەلەن ئاین هیچ ڕۆڵێکی هێل لە ڕاستیدا ئەمەوەی کێسا دەگوزارێ زۆر لە معادلە گەورەترە و خەڵکی سوودان و ئەو دۆست و هاوڕێ و برادرانێکی ئێمە هەمانن لە هەردوو تەڕەفەکە زۆر بەری زۆر ناڕەحەتن لەوەی کە لەم وڵاتەدا دەگوزارێ. ئەوەی کە پاڵنەری ئەساسیە بەو جەنگە خوێناویکی ئێستا دەگوزارێ لە سووداندا پاڵنەری ئابووری و اقتصادیە لە دنیادا و لە ڕاستیدا ئەم پاڵنەرێکی ڕقەمی زەبەلاح و گەورن لە دنیادا کە پاڵ بە هەردوو لاوە دێنن بۆی کە شەڕێکی خوێناوی و دوورمەودا بەرپا بێ و لە تارگێتی ئەم وڵاتە لە تارگێتی زلێزەکانی دنیاشدا هەیە و لە هێزە ئەقلیمەکانی ناوچەکەدایە کە ئەم وڵاتە دابش ببێ. لە 2011 پارچەیەکی لە جیابووە کە جنوبی سوودان بوو. دەتوانین بڵێن فەقەرەی ئابووری پشتی ئابووری ئەم وڵاتی شکاند لە بەرەوەی لە 175 واریداتی ئینتاجی ئەم وڵاتە لە ڕێگەی نەوتەوە بووە لە ڕێگەی ئەوە یەکسەر جۆرێک لە ئیفلیجبوونی تێدا ڕوودا. دکتۆر، وڵاتێکی ئەوەندە دەوڵەمەندە ئێمە لێرە زۆر جار نمونەیەک ئەگەر بۆ وڵاتێکی برسی و ناخۆش و زۆرەوە بێنینەوە ئەڵێن خەریکە دەبین بە سوودان، خەریکە دەبین بە سۆماڵ. بەڵام سوودان ئەیە وڵاتە هەژارەیە یان ئەوەی کە زۆرترین یۆرانیۆمی تێدایە لە سەراسی گیان، زۆرترین ئاڵتوونی تێدایە، سیستەمەکەی خراپە بۆی خەڵکەکەی برسی کردووە. ڕاست
لە ڕاستیدا لە وڵاتی ئەمە بە چاوێکی سەیری سوودان دەکرێت لە بەرەوەی کە ئەوەی کە لە دیوی عەلامەکەدا هەیە بەشێکی زۆری خەڵکی فەقیر و فەقارات و ڕەش پێست و بێمەئوا و بێماڵ و بێکەسوکارن کە لە ڕاستیدا ئەمە دیوەی حەقیقەکەشێتی بەڵام لە دیوێکی تری ئەم وڵاتە کە نەمانویست و نەمانزانیەوە یان لە ئیعلامدا باز نەکراوەوەش دیوی حەزارەکەیەتی و سوودان 1000 ساڵ پێش مسر ئارامی دروست کردووە و 1000 ساڵ پێش مسرە کۆنەکان مۆمیای کردووە و توانین بڵێن ئەهرامەکانی میسر بەدەستی شارەزا و کارامەی سوودیانەکان و نوبیەکان بنیاندراوە. ئەم دیوە حەزاری هێرامەکانی کرد ئەمڕۆ هێرامێکی تر لە میسرا دروست دەکرێت ئەو شێوێ هێرامەکانی تر کە چەند هزار ساڵێک میسر دەوێت پامێک بە جیاندا بڵێ مێژووی شارستانیت لێرە بەردەوامە نەوەستاوە ئێمە هەر وڵاتە پێشکەوتوەکەی ڕابردوین. جا ئەوەی کە ئێستا شانازی پێوە دەکات بناغی ئەم شارستانێت و حەزارەتە لە سوودانەوە هاتووە و نوبیەکان حەزارەتی نوبی حەزارەتێکی کۆنا کە 1000 ساڵ پێش میسرەکان و فرعونەکان دروست بووە و دەستی کارامە و شارەزای ئەمان بنیاتی ناوە ڕۆڵی ئەساسی بینیوە لە بنیادنانی ئەهرام و ئەو حەزارەتە گەورەی کە ئێستا لە دنیادا شانازی پێوە دەکات تەبان ئێستا بۆتە مولکی هەموو دنیا لە میسر چۆتە دەرەوە. دکتۆر کورد دەڵێ ئەو نانە ئەمڕۆ لە خوانە ئەوەی ڕۆی بەڵام ئێستا بۆ واکەن بۆ خەریکن یەکترە خۆن یانیۆ دیمەنانی دەیبینین ئەمە شەڕی ناوخۆیە بەڵام لە نێوان غەزە و لە حەماس و ئیسرائیلە ڕووی نەداوە. ڕاست ئوستاز گیان دیسان دەگەڕێنەوە بۆ هەموو ئەو شەڕانی کە ئێستا لە دنیادا هەن واگە بگەڕێ بۆ نەزەرەی مارکس کە لە پشت هەر ناکۆکیکە و هەر ئاکتێک کە لە دنیادا ڕۆدا ماکینێکی زەبەلاحەیە کە پێی دەوترێ اقتصاد و ئابووری ئەم وڵاتێکی زۆر پڕ خێر و بەرەکەتە لە کۆمەڵێ بوارەوە لە بواری کشتتوکاڵدا چوارەمین وڵاتە لە عالەمدا لە ڕووی بەپیتی زەویەکەی دوو ڕووباری نیل کە هەردووکیان لە ناو سووداندا بەناو سوودان دێن و لە خەرتومدا یەک دەگرن کە ئەم ڕووبارە هەم سەرچاوی ئاوی گەورە دێنێت لە پاڵیشیدا کۆمەڵێک مادەی ئەندامی گەورە لە چیاکانی نەوەسەتی ئەفریقاوە دێنێت لەگەڵ بارانە ڕای دەماڵێ بۆ ئەم زەویانە کە بە بەردەوامی ئەم زەویانە نوێ دەبنەوە. یعنی کشتتوکاڵ لە سووداندا بە جۆرێک ئاسانە لە ڕێگەی تەنها ئەوەیە کە جوتیارەکە زەویەکە ئەیکێڵێت و وازی لێ دێنە بەجێ دێڵێت تا وەختی دروینەوە ئەوەی تر هەمووی نەدینارێک سەرفەکە لە ڕێگەی ئاودان و لە ڕێگەی خزمەتکردنەوە پێویستی بە هیچ شتێکی تر نییە. ئەمە لە ڕووی کشتتوکاڵەوە لە ڕووی سەروەی حیوانیەوە یەکە لە وڵاتە هەر گەورەکان کە ئینتاجی حیوانی لە مەڕۆماڵات و حشتر و مانگامانە ئینتاج دەکات بۆ دەرەوە باشێکی زۆری ئابوورەکەی لەسەر ئەوەیە کە هیچی تێناچێت دیسان بۆ ئەوان تەنها پێویستی بە شوانێکە یان بە کەسێک کە سەرپەرشتی شتەکە بکە لە بەروی زەویەکی فراوان و گەورەی هەیەەوە گژوگیای بەپیت و بە سوودی تێدایە بۆ مەڕۆماڵات لەبەرەوە بزنس لەوێدا لەم مەجانانەدا زۆر سەرکەوتووە کە دێتە واز لەمانە دێنی کە ئێستا لە معادلی سیاسی سوودان داما لەوانەیە ڕقمی زۆر بچوک بن ئەوەی کە ئێستا ڕۆڵ دەبینێ زێڕە لەگەڵ یۆرانیۆم باشە سوودان سێکانەی گەورەی زێر لە عالەمدا کەوتونەتە ناوچانە بە تایبەتی لە ناوچەکانی جەبەل موڕا ئەوەی کە ئێستا پێی شەڕ و ناکۆکە قوڵەکەی تێدا لە ناوچەکانی دارفوردا یعنی بە پێی سەرچاوە ئیعلامیەکان و وەزارەتی معادنی سوودانیشدا باسی ڕقمی گەورە دەکرێت ینی ساڵی 2017 نزیکەی 100 تەن زێر لە سوودانەوە بەرهەمێنراوە و نێراوەتە دەرەوە تەن لە ماوە یەک ساڵدا باشە دکتۆر بەرهەمێنانی دەڵێن وەک وڵاتانی دیکە نییە زۆریشی ناوێ بچیتە ناخی خاکەکەەوە ینی دەرێنانی ئاسانە ئەمە دیسانێکی ترە لە هۆکارەکان کە فۆکەسی دەکەوێت سەر ئەو ژەوەیە یعنی ئەمە بەشێکی ڕەفیق و دۆست و برادەکانمان کە لەوێن هەر خۆیان خەریکی هەڵکەندنی زێر بە ئامێری زۆر باشە هەبێ و پێچ و بێڵی باشە هەبێ شتی زۆر سەرەتایی پێ ینی تۆ دەتوانی بە $100 بتوانی ئەو کەرەستانی کە پێویستە بۆ دۆزینەوەی زێر لە وڵاتەکەدا بیدۆزیەوە لەبەرچی لە بەرەوەی لە زێر لە بەشی سەطحی زەویدا هەیە پێویستی بۆ ئامێر و ئەجیزەی پێشکەوتو و گەورن نییە قوڕس نییە بۆی کە بتوانی ناوسکی زەوی هەڵتەکێنی بۆی بگەی بە زێر لەبەرەوە ئەمە دیسان وای لە هاتۆ کە بەشێکی زۆری خەڵکەکە خۆی بێ ئەوەی ڕەچاوی ئەوە بکات بچێتە ژێر چەتر و ژێر لانە ئیداریەکانی کۆمپانیا زەبەلاحەکانی دنیادا خۆی کابرا زەوی ئاڵتون بەرهەم دێنێت و دێنێتە دەرەوە یان لە دەوروبەری دەفرۆشێت اینجا ئەمە لەلایەکی ترەوە ئێستا
و باسی دۆزینەوەی کەمیەکی عملاقی یۆرانیۆم دەکرێت دیسە هەن لە ناوچەکانی جەبەل موڕە لە دەوروبەری لە نێوان فاشر و نیالا کە ئێستا ئەو دوو شارە گەورەیە کە دەکەونە دارفوری ناوچەکانی دارفور لە سوودان تەبعاً بەسەری شاگیراوە باڵێ ئەم ناوچانە دەکەونە بەشی ڕۆژاوای سوودان و ئەم ناوچانە بە درێژایی مێژووی سوودان و لە سەردەمی عومەر بەشیریشدا ئەم ناوچانە ناوچەی نائارام بوون بە بەردەوام شەڕ و ململانی تێدا بووە بە بەردەوام هۆزەکان بە تایبەتی هۆزی فور یەکێک بووە لە هۆزە گرنگەکانی ناوچەکە کە بەردەوام تەمەڕودی کردووە و دژی دەسەڵات و سوڵتەی ئەم ناوچانە کە پێیوا بووە ئەم ناوچانە ناوچەی گرنگن لە ڕووی ئابووریەوە ناوچەی بەرهێنان و فەقەڕی و بڕبڕی پشتی ئابووری وڵاتەکان بەڵام لە ڕووی خزمەتگوزاریەوە ناوچەی پشتگوێخراون و باشە خزمەتگوزارەکانی وەک پێویست بۆ نەهاتووە. دکتۆر ئێستا مەسەلەن هێزەکانی حەمیدەتی هێزەکانی خێرا دامی سەرێ لەگەڵ هێزەکەی بڵین سوپا عەبدولفەتاح بورهانۆ ینی ئەمان پێکەوە بوون ناکۆکی ئەو تویان نەبوو لە سەرەتاوە بۆ گەشت بەم ناکۆکی ئێستا کە ئێستاوە لە یەکترە کوژن و دەیانەوە یەکتری قەتڵ عام بکەن طبعا مێژووی دروستبوونی ئەم هێزە کە پێی دەوتێ هەزی دامی سەرە ئەو هێزەیەکە پێشتر پێی وتراوە جەنجەوید ئەم هێزە ڕۆڵێکی ئەساسی بینیوە لە سەرکوتکردنی هەموو خۆپیشاندانە هەموو تەمەڕودانەی کە لە ناوچەکەدا ڕوویدان وەختی عومەر بەشیر ئەمەی دروست کرد بۆ بەرەنگاربوونەوەی ئەم هێزانە لەبەرەوەی ئەم پیا وەختی خۆی تاجیری حشتر بووە لەم ناوچانە وەک پیاوێکی زۆر شارەزا بووە لەوێ وەک قاچاقچیەکی هائیل و یعنی توانین بڵێن باندێکی قاچاقچی سەرکردەی باندێکی قاچاقچی گەورەی کردووە لەم ناوچەکە بۆ ناردنە دەرەوەی سەروە حیوانی بە تایبەتی مەڕ و ماڵات و ئەمانە لە ڕێگەی چادەوە نردوویەتی بۆ لیبیا و لەوێشەوە چۆ بۆ وڵاتانی ئەوروپا و وڵاتانی نیمچە دوورگەی عەرەبی ئەم پیاوە لەبەرەوەی شارەزایەکی گەورەی هەبوو و خاوەن سەرمایەکی گەورە بوو لەوێ عومەر بەشیر ئەم پیاوەی هێزێکی هەرو هێزێک کە هەی بوو کۆمەڵێک دامی مادی تری کرد و کردی بە هێزی جەنجەویدی لێ دروست کرد ئەم هێزە مێژوویەکی زۆر خوێناوی هەیە لە مێژووی سووداندا و ڕۆڵێکی زۆر خراپی گێڕا لە سەرکوتکردنی ئەو خۆپیشاندانانەوە و ئەو هێزە تەمەڕودانەی کە لە ناوچەکەدا ڕوێدا ئەنجا کە ئەمە دێت وردە وردە دەبێتە خاوەن پێگەی سیاسی و عسکەری يعني لدواي سوپادا طبعا امان وكو ميليشيا بون بلام حكومه بنان راسه خوي دعمي دكردن كعمر بشير دروخيت طبعا او خوي او هذا خوي الرول يا ابو دروخاندني عمر بشير سريع عمر بشير خوي خواردي ان جاء ام هذا وايلي هات بو دوبال امولاتا بالا كان كب سباي نظاميه بالا كيتي شان ك جنجويد ودواي بو بدعمي سريع طبعا الروي هاد ببرلمان وبالرقي قانون ياسا كردي هزك ياساي قانوني لولاتا كذا كبو بهزي قانون يكسر تمردي كرد لقل جيش دا وانقلابيان كرد بسر عمر بشير خصه زندان انجا لو بدوا ديسان شروناكوكي رودا لبروي ام دوبالا راسته هم وردوكيان منظومه عسكري ولاتك بيك دينن بلام هردوكيان چاویان لەسەر سڵتە و گرتنە دەستی دەسەڵات بوو پاکتاوکردنی وڵاتە بوو و حبی دەسەڵات لەوێ زیادی کرد وردەوردا بادیەکی دیاری کراویان نییە نەخێر جگە لە دەسەڵات و پارە و نەخێر و یێرانیوم ئەنجا تۆ کە وڵات ئارامی تێدا ڕۆدا گرفت تێدا ڕۆدا و شەڕ و ناکۆکی تێدا ڕۆدا زۆر بە ئاسانی دەستی ئەقلیمی و نەودەوڵەتی ئاسانی دەتوانێت یاری پێ بکات بەم کارکتەرانە لەبەرەوە ئەنجا دێت ڕۆڵی وڵاتانی ئەقلیمی دێتە ئاراوە کە زانانی کە ناکۆکی هەیە لەبەروی سوودان بە درێژایی مێژوش کێشە و مەشاکیلی زۆر بووە لەوەگەڵ وڵاتەکانی دراوسەیدا لەگەڵ ئەسویبە بەردەوام کێشەی هەبووە لەگەڵ تشات هەی بووە لەگەڵ لیبیا هەی بووە لەگەڵ ئەریتریا هەی بووە دێ هەموو ئەمانە دێن بە دوای فرسەت دەگەڕن کە بۆی کە بەشێکیان پێیان وایە کەم وڵاتە دابش دەبێت لەبەروی پێیان وایە دەبێت ڕۆڵیان هەبێت لە مەسەلەی ئایندەی ئەم وڵاتە لە گرتنی بەشێکی کێکی ڕۆڵەکانی ینی باز لە ڕۆڵی ئیماراتی عەرەبیەکێکە زۆر ینی بەتوندی و بەڕاستە و خۆ تەدەخولەکە لە ئەم جەنگەدا باز لە ڕۆڵی میسرەکرێ قەتەر وەکو نێوەنگیرێک زیاتر دەرەکەوێت ئیسرائیل هەر وەکو جۆرێک لەوەی ناوێت دڵییان بێشێنێ بەڵام هەر دامەکە ئەنی چۆن دابەش بوون ئەم بەرانە ئوستاز گیان پرسیارەکە زۆر جوانە زۆر ینی لەوێەوە دەگەینە لە معادلەکە بەباشی تێدەگەین ئەویژەوەیە ئەوەی کە زۆر ناوی دێ لەم شەڕ و ناکۆکیانە بریتە لە ئیمارات بۆچی ئیمارات لەو سری یعنی ئەگەر باسی لۆکیشن و ماسی موقعی جوگرافی بکەی لە هیچ شوێنێکەوە نایبەستێتەوە لە ڕووی زەوی وشکانی بە وڵاتەکە بەڵام مەساڵحی ئابووری زەبەلاح لە سوودان هەیە کە ڕەبتی هەیە لەگەڵ ئیمارات بۆ نمونە هەموو ئەو زێڕەی کە بەرهەم دێندرێت لە ناوچەکانی هێزی ئەو ناوچانن کە کەوتوتە ڕۆژئاوای سوودان و ناوچەکانی جەبەل موڕێ کە دامی سەریع تێدا سەرکەوتووە
ئەم زێڕە لە 99.2 ئەو زێڕێک کە لە سوودان بەرهەم دێنرێ ئەچێتە ئیمارات بە ئیمارات دەفرۆشێ باشە لە 180 ئەم 99 لە ڕێگەی ناقانونیەوە بەرهەم دێ و ناچێتە ناو سیستەمی بانقی جیهانی و ناچێتە نێو چەتری بازرگانی نێودوڵەتی بەڵکو بە شێوەیەکی تەهریب و تاڵانکاری دەچێتە ئیمارات ئەنجا ئەم پیاوە حمێتی خۆی یەکێکە لە تاجیر هەر گەورەکان ینی سەرچاوەکان باس لەوە دەکەن خۆی سەرمایەکی 300 ملیار دلاری هەیە لە بانقەکانی ئیماراتدا تۆ 300 ملیار دلار هەیە لە ئیمارات یعنی ئەم پارەیە زیاترە لە هەندێک وەزارەتی ئەم وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕقەمەکە زۆر گەورەیە لە بەرجێ 3 ساڵی عێراقە تقریبان باشە ئەمە ئەم پیاوە لەبەرەوەی تاجیرێکی سەرکەوتوو بووە لەو مەجالەدا و بەرژەوەندەکان ئێستا بوون بە بەرژەوەندی ئابووری یعنی زۆر جا تینی بۆ دێ لە ڕووی چی پێ دەڵێن عسکەریەوە لەبەرەوەی ئەم هێزی ئەو پرەنسیپی هیچ بنەمایەکی یاسایی و قانونی و شەڕناکە لە دنیادا وەکو یعنی کە باسی نەتیجە دەکەی زۆر لە نەتیجەی داعش دەچێکەوەی لە عێراق و لە سووریا ڕوویدا بەڵام کە باسی باگراوندی فکری و معرفی دەکەی زۆر لێک جیاوازن ئەوەی داعش لەسەر بنەمای عقیدەیەک بوو کە خەڵکی لەسەر پەروەردە دەکرا بەڵام ئەوێ عقیدە نیە بەس بریتە لە بەرژەوەندی ئابووری یعنی زۆر جار ئەم هێزانەی باندێک کۆبوونەوە بەڵای بکوباندن ئەمانە کە تینیان بۆ دێ وڵاتی تشاد ڕۆڵی هەیە ئیمارات ئێستا ناوی دێ ئەنی هەندێک لە سەرچاوەکان ئەڵێن ئێستا هێزی هێناوە لە ڕێگەی ئەو کۆمپانیا سوگریتانێکی ئێستا لە ئیماراتدا هەندەڵێن خەڵکی هێناوە لە کۆلۆمبیا لە باکووری ئەمریکای جنوبیەوە خەڵکی هێناوە و تحویلی کردو بۆ سوودان و نزیکی مانگانیان 4,000 دلاریان پێدا ئەنجا وڵاتێکە خۆی وڵاتێکی ئێستا فەقیری بە شێوەیەکی بەربڵاوە لە ناوچەکەدا پێویستیان بە لقمەیەکی نانە تۆ 2,000 دلار بدەی بە کەسێکی سوودانی ئەمادەیە شەڕت بۆ بکە هەتا دەمرێ ئەنجا بەشێکی ئەم هێزە کە هێزی دامی سەرەی پێدەوترێ ئەم هێزە ئامانجی ئەوەیە کە دەست بگرێ بەسەر ناوچەکاندا ئەو جنگاوەرانی ئازاد کردووە هەر شتێک کە دەستیان دەکەوێت لە ڕووی ممتلەکاتی دەوڵەتەوە لە ڕووی سیارە هەمووی بۆ خۆیان وەکو تاڵانی هەمووی بۆ خۆیانە ئێتی کابرا لە پێناوی مەساحەتی مادی خۆی بێ شەڕ دەکات ئەنجا ئەمانە بنەمای ڕەچاوی هیچ بنەمایەکی حربی ناکەن و بنەمایەکی ئەخلاقی ناکەن و بنەمایەکی دینی ناکەن کە ئەوی زۆر سەیرە ئەم دوو هێزە هەردووکیان بەناوی ئەڵڵاه ئەکبەر و دینەوە یەکتریە کوژن یعنی ئەوەی کە لەو ماوەیە لە یەکشەمەوە دەستی پێکرە ئەم قەتڵ عامە کە بەزە ناوچەکانی دارفۆر و فاشر و بارا کە من خۆم لە کۆکردنەوەی زانیارەکان لەسەر کورد لە سوودان چوومە و ناوچەیە ینی شارێکی بچکۆلێ وەکو تقریبان وەکو بازیان دەبێ ینی باز لەوە دەکرێت ئەو مستەشفایان ئەو نەخۆشخانەیە بە کاملی ئیبادەکراوە بە نەخۆش و بە نێرس و بە دکتۆرەوە کە ئەمانە هیچ ڕۆڵێکیان نیە لە شەڕەکەدا وەکو مرۆڤ خزمەتی نەخۆش دەکەن ینی جۆرێک لە جۆرەکان دەوێ ئەم هێزە دەوێ دیوێکی تۆقێنەر بدا بەەوە بۆی خەڵک نتوانێت بەرگری بکە باشە دکتۆرە و دووسێ خولەکەی مامانە پێم خۆشە باسێک لە کوردەکانی سوودان بکەین ئەم کوردانە مێژۆکیان بۆ کێ گەڕێتەوە و ئێستا بەچیەوە سەرقاڵن ئایا هەر ئەوەیە مێژوویەکی کوردبوونیان هەیە یان ئێستا وەکو کورد دەرەکەون طبعا لەکوێ ژین بەڵێ ئەم پرسیارە زۆر گرنگەکە بتەوە ڕفتی کێوە لەکوێ دەژین بۆی ڕفتی کێوە لەگەڵ و معادلانی باشە بەشێکی زۆری کورد لە سوودان لە ناوچەکانی ڕۆژهەڵات و وەسەط و باکووری سوودانی ئێستادا نیشتەجێن کە ئەم ناوچانە ناوچەی نفوز و هێزی سوپان باشە لەبەرەوە ئەم ناوچە دەسەڵاتی عەبدولفەتاح بورهان باڵێ ئەم ناوچانە وە کورد بە درێژایی مێژووکە هاتووتە سوودان کە سەردەمی سەڵاح الدین ئەیوبی و هاتوون لە 1972 زاینیەوە هاتوونە سوودان و دواتر لە سەردەمی عوسمانیەکان لە سەردەمی سوڵتان سەلیمیەکەم کە هاتوونەتە سوودان دێتە سەردەمی محەممەد عەلی باشا دێتە سەردەمی شۆڕشی ئەیلول لە دوای 2012ەوە کە لە شاوێکی زۆر لە کوردانی ڕۆژاوای کوردستان کە بەهۆی شەڕ و ناکوکانی ئەوێ هاتوونەتە سوودان خاوەنی بازرگانی ئەملاقن ئەمانیش لە ناوچەکانی سوودەکانی خۆ بەڵێ ئەمانە دەتوانین بڵین لە سەدا 90 بازرگانی و سناعەتی پلاستیک لە هەموو سوودان هی کورد بوو بەدەست کوردەوە بوو لە سوودان هەموویان خەڵکی ڕۆژاوای کوردستان بوون بازرگانی لێدانی بیری ئیرتیوازی لەناو هەموو سوودان لە سەدا 99 هەموو کۆمپانیەکانی کوردن لەبەرەوە دەتوانین بڵین کوردیش دیسان لەوێ پشکی شێری بەردەکەوێت لەو هەموو زەرمەندیانەی کە لە ناوچەکەدا سیاسەت دەکەن کورد لەوێ بەڵێ بێگومان
کورد لە سەردەمی بزوتنەوەی ڕزگاری خوازی کووردا پیاوێکمانە بۆ ناوی عوسمان دێخنە بووە شۆڕشێکی گەورەی بەرپا کردووە لە دژی ئینگلیس باشە و یەکەم کەس بووە کە لە ئەفریقیادا توانیویەتی هێزی ئینگلیس تێک بشکێنێ ئینگلیس مڕەبعێکی بوو کە پێی دەوترا هێزی مڕەبعێ لە چوار لاوە گەمارۆی هێزیەدا بەڵام ئەو بە سوود وەرگرتن لەو تەکنیکانی کە لە باو باپیرانەوە بۆی ماوەتەوە لە سەردەمی کاردۆخەکان و ئەوەیکی ئێستا پێشمەرگە و گەریلا شەڕی پێ دەکا کە پێی دەوترێت لە ناو لە تەکنیکی حربدا پێی دەوتێ شەڕی عسابە و پارتیزانی پەلاماری داوە و نەیتوانیەوە دیفاع لە ناوچەکە پەلاماری داوە دوژمنی زەربێکی لێداوە کشاوەتەوە دواوە. دکتۆرەمە تازە ینی یەکەم جار کە هێزی بەریتانی لە ئەفریقا تێکەشکێنرێ کوردێک ڕابەرایەتی وێژاکە. باڵێ ئەمە لە ئێستا تا ئێستا ئەم لەحزەیە لە کولێ حربی بەریتانی ئەمە وەکو دەرز دەخوێندرێ ئەو تەکنیکانی کە عوسمان دقنە بەکارهێناون بۆ تێکشکانی شەڕی سوپای بەریتانیا ئێستا بەریتانیا خۆی خوێن لە ساڵی 1992 بەڵێ لە سەدەی لە هیچ لە سیاسەتە هەند کوردەکان چیەکە لە سەردەمی عومەر بەشیردا وەزیرێکیان نەبوو کە پێی دەوت بابەکر دێخنا وەزیری دەولە بوو بۆ وەزیری داد بوو. ئەوەیە فەرق ڕوکنی یەکەم لە جێشی سوودانیدا کورد بۆ بەڕەحمەت بێ سێ ساڵ پێشسا وەفاتی کردێکێک بوو لە جەنەڕاڵە گەورەکانی شەڕ لە ناوچەکە بەشێکی زۆری کورد لە ناو مؤسساتی خۆیان بە کورد دەزانن بێگومان هەمویان لە قەبی کوردیان هەیە هەر هەمویان فڵان کەس مامۆسا ڕامکۆ کوردی لە قەبی کوردی لە پاڵیاندا هەر هەمووی هەیە بەڵام کە باسی زمان دەکەی ئەمانە زمانیان بیر نەماوە لەبەرەوەی کە نەتیجەی ئاخیر یەکەم کۆچیان حسابکەی نزیکەی 800 ساڵە بەڵام هەموو ئەوانەی کە لە دوای شۆڕشی ئەیلولەوە ڕۆشتون و لە دوای 2012 ڕۆشتون هەمویان بە کوردی قساکەن و کۆمپانیەکانیان کۆمپانیای کوردین هەتا گەورەترین معمەلی پلاستیک لە سووداندا ناوی معمەلی کوردی بوو هەر بە ناوی کوردی بوو معمەلی ئامەد هەیە معمەلی کۆبات ئێستا هەمووی تەفنیش بوون لەگەڵ ئەو شەڕە هەمووی ڕۆیشت بەداخەوە ینی من بەس یەک لێک لە هاوڕەکانم کە معمەلێکی گەورەی هەبوو نزیکی 5 ملیۆن دلاری بەس لەو مەلعامەدا لەو کارگەیەدا تیاچوو یان کۆمپانیایەکی گەورە هەبوو لەوێ مەسەلەی عقارات کە تازە خەریکی ژمارەیان چەندە دکتۆر کورد لە سەروی 100,000 کەس 100,000 کەس لە سوودان پێش ئەوەی ئەم شەڕە ڕوودا سەروی 100,000 کەس بوون بەڵام ئێستا بەشێکی زۆریان ئاوەرەی میسر و دەوروبەر بوون یان هەر ئاوەرەی ناوخۆن ئێستا چونەتە ناو چارەمەکان باڵا ڕاست ئەنجا ئەمە ئەم شەڕە لە سەلامەتی بۆ خوشکبرا کوردەکانمان لە سوودان ڕەنگوڕیانە لە خۆمانە چێ ینی لە ئەم بەشەی باشوور و باکوور و ڕۆژهەڵاتەوە چیان یەکێک لە نعمەتەکان لەگەڵ کە شوواکەی وێ گۆڕاوە یەکێک لە نعمەتەکانی سوودانەوەیە کە کوردی ڕەشپێستی و ئیلا دەرەجەیەکی ڕەشی بۆ بەرهەمێناوی نێویژەوەیە کە ئەمانە لە بڕووی زەواجیان کردووە لەگەڵ قەبایلە ئەفریقیەکاندا بەشێکی ئەمانە ڕنگ و ڕویان ڕەشە وەکو کابرایەکی ئەفریقی کە شک و شێوەشی لە کورد ناچێ بەڵام کردی باسی لەسەر هەویەکەی فڵان کەس کوردی نووسراوە لە بەرچی ڕەشپێستی ئەسمەرە بەڵام بەشێکی زۆریان ئەمانە زەواجیان نەکردو لەگەڵ خەڵکی تر هەر لەگەڵ خۆیان یا لەگەڵ یەمەنی یا لەگەڵ سووریە زەواجیان کردووە لەبەرەوە بەشێکی زۆریان وەکو ئێمەوان منێکی لە سەفرەکاندا کوردێکی ئەوێ ئەوەی دەکردم ینی ڕێنیشاندەرم بوو لەگەڵم هات بۆ شارێک لە شارەکان لە سەیتەرەکە داوای هەویان لە ئەو کرد بەس داوای هەویان لە من نەکرد ینی ئەو زیاتر لە کەسێکی بێگانە دەچوین لەوەی کە من هەتا وەکو نوکتەیەکی قسەیەکی خۆشتی کاکەوە ئەجنەبیەت و بۆ داوای هەویە و پێناز ناکەی لە من سوودانیمەوە پاسپۆرت و ئەمە دی کارتەکەی سوودانیمە لەبەرەوە بەشێکی ئەمانە پارێزگاریان لە کەلتور و عادات و تەقالیدی خۆیان کردووە ئەوەی کە تا ئێستا زۆر شانازی پێوە دەکەن مەسەلەی لە قەبی کوردیا و بەشێکی ئەمانە لەبەروی مێژوویەکی جوانیان هەیە لە سووداندا کە عوسمان دێخنە بووە بە ڕابەرێک و سەرکردەیەکی جوان بۆ وڵاتەکە بۆ معلوماتت ئەم سەرکەوتنانەی ئەم پیاوە و نەسەبی ئەم پیاوە لە مەنهەجی پۆلیسەی ناوەندی مێژووی وڵاتەکەدا نووسراوە کە عوسمان دێخنە کووردە و خەڵکی باکووری کوردستانە و لە ڕێگەی عوسمانەکانەوە هاتوتە ناو سوودانەوە. دکتۆر زۆر سپاس دەکەم. سپاس بۆ جەناب دکتۆر جەوەر جەلال دکتۆرا لە مێژووی هاوچەرخی کورد لە سوودان سپاس دەکەم. سپاس بۆ زانیاریەکانت سپاس بۆ شیکردنەوەکانت بە هیوایەوەی بەرچاوڕوونیەکمان دابێ بە بینەری کوردی لەبارەی ئەوەی کە لە سوودان ئێستا دەگوزارێ دای کوردی تۆزە کەمتر گرنگی بەم بابەتەداوە ئەوەیە مەیوادارین دەست پێشخەر بوو بین و درێژەشی پێدەین سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنت هەر سەرکەوتوو بوون بەخێر سەرچاو بەخێر بیت.